بۆ کسخەنجەرەکەی غالب محەممەد گەڕێکی دیکەی ناکۆکی لە نێوان پارتی و یەکێتی دروست دەکات. ئێوارەی ڕۆژی هەینی کەسێک با بۆ کسخەنجەر هێرشی کردە سەر غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق و برینداری کرد. کەسەکە بە شێوەیە کارەکەی ئەنجامدا باکی بە کامێرەکانی چاودێری و داپۆشینی ڕوخساری خۆی نەبوو، بەڵکو چۆن بۆ ئەنجامدانی کارەکە چووە بەردەم ماڵی غالب محەممەد بەو شێوەیەش دوای کارەکە ناوچەکەی جێهێشت و وەک ئەوەی زەوی قوتی دابێت دیار نەما. ئەو ڕووداوە دووبارە ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی گەرم کردەوە، بەڵام ئەم جارە لەسەر لا مەرکەزیەت و ڕادەستکردنی داهات بە بەغدا نییە، بەڵکو لەسەر تۆمەتبارێکە کە دەوترێت لە ریزەکانی پارتی دیموکراتی کوردستاندایە و ئێستا شوێنەکەی بەنادیاری ماوەتەوە. هەرچەندە بەرپرسانی ئەمنی و ئیداری پارێزگای سلێمانی بەڵێنی دۆزینەوەی هێرشبەرەکەی سەر غالب محەممەدیاندا، بەڵام 4 ڕۆژ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕ دەبێت و هێشتا کەس نازانێت بکەرەکە لەکوێ خۆی حەشارداوە. بەشێک لە بەرپرس و ئەندامانی یەکێتی پارتی بەوە تۆمەتبارەکەن ڕۆڵیان هەبووە لە حەشاردانی ئەو کەسەی هێرشی کردە سەر غالب محەممەد. هەندێکی دیکەیان لەوە زیاتر دەڵێن و پێیان وایە پارتی ئەو کادرەی خۆی بۆ هەولێر گواستۆتەوە. لە بەرامبەردا پارتی بەرەیەکی نوێی دژی ئەو ڕووداوە کردەوە و ڕۆژی دووشەممە ڕزگارە عیسا سوار ئەندامی فراکسیۆنی پارتی دووبارە پرسی مستەفا سەلیمی و ڕادەستکردنەوەی بە ئێران وروژاندەوە کە چاودێران پێیان وایە وروژاندنی ئەم بابەتە لەم کاتەدا جگە لە کاردانەوەی تاوانبارکردنی پارتی لە هێرشکردنە سەر غالب محەممەد هیچی تر نییە. پەنابردنی بەرپرسانی پارتی لەم کاتەدا بۆ کەیسی مستەفا سەلیمی وەک فشارێک بۆ سەرکێتی تەماشا دەکرێت بۆ ئەوەی لە دۆسی هێرشکردنە سەر غالب محەممەد پەنجەی تۆمەت بۆ پارتی ڕانەکێشرێت. بەڵام ئەوەی لەم هێرشە نوێی بەرپرسانی هەردوو حیزبدا بەڕوونی دەرەکەوێت بێدەنگی لایەن ئەمنیەکانە لە دۆزینەوەی بکەرانی هەردوو ڕووداوەکەدا. ڕزگار عیسا دەڵێت مستەفا سەلیمی پەنای بۆ کوردستان هێنابوو بۆ ئەوە بووە کە ژیان و کەرامەتی پارێزراو بێت، بەڵام لەلایەن هەندێک کەسەوە ڕادەستیێران کراوەتەوە. بۆیە لە چوارچێوەی پرەنسیپەکانی مافی مرۆڤ پێویستە ئەو ڕاستیە ئاشکرا بێت. ئێمە ناوەستین و لە بەدوادا چوون بەردەوام دەبین. و ئەنجامەکەژی ئەوە بۆکە بینرا بووە لە چارچووەی پرینسیپەکانی مافی مرۆڤ، کەرامەتی مرۆڤ دەبیتن ئەم ڕاستیە بۆ ڕای گشتی دیار ببیتن و ئێمە ناوەسی و بە بەدەوا چوونمان بەردەوام دەبیتن تا ڕاستیەکەم بە تەواوەتی بۆ ڕای گشتی دیار ببیتن. لە بەرامبەردا چەندین جار لەلایەن بەرپرسان و لایەنگرانی یەکێتیەوە باز لەوە کراوە لە سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان کوردانی پارچەکانی دیکەی کوردستان ڕادەستی تورکیا کراونەتەوە. ئەگەر یادگەمان بگەڕینەوە بۆ ڕووداوە هاوشێوەکانی پێشوو ئەوەمان بۆ دەرەکەوێت کە چەندین حاڵەتی لەم جۆرە لە نێوانی کێتی و پارتیدا بوونی هەیە و لە ڕووداوێکی هاوشێوەدا دوای چەندین مانگ لە گیان لە دەستدانی ئامانج بابانی ڕۆژنامەنووس و لانە محەممەدی هاوژینی بەڕێوەبەری پۆلیسی بەڵگە و تاوانی هەرێم کە دەسەڵاتی دووبارە لێکۆڵینەوەی هەیە لە کەیسی لەو جۆرە لە هەولێرەوە گومانی خستە سەر لێدوان و لێکۆڵینەوەکانی پۆلیسی سلێمانی و ڕایگەیان ئامانج کوژراوە نەک خۆی کوشت بێت. گومانەکرێت کە ئەم کردارە خۆکوژی نەبێت، کوشتن بێت، کە ئەمەش وەک کاردانەوەیەک بۆ تۆمەتبارکردنی پارتی لێک درایەوە لە کوشتنی پێشمەرگەیەکی یەکێتی لە زیندانی ئاسایشی هەولێر. بە گوێرەی نووسراوێکی فەرمی سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوەی ناوچەی دهۆک تورکیا بە فەرمی داوای کردووە چالاکوانێکی باکووری کوردستان کە لە هەرێمی کوردستانە ڕادەست بە تورکیا بکرێتەوە و ئەمەش دەنگدانەوە و چەندین لێدوانی بەدوای خۆی داهێناوە. ئەوەی لە کەیسی هێرشکردنە سەر غالب محەممەد دەبێتە پرسیار و دەبێت هێزە ئەمنیەکان و دادگاکانی هەولێر و سلێمانی وەڵامی بدەنەوە ئەوەیە ئەگەر هەرێمی کوردستان یەک ئیدارە و یەک وەزارەتی ناوخۆی هەیە دەبێت هێرشبەرەکەی سەر غالب محەممەد ئەگەر لە هەولێر خۆی حەشارداوە هێزە ئەمنیەکانی ئەو پارێزگایە ڕادەستی سلێمانی بکەنەوە. بە پێچەوانەوە ئەو کاتە دۆخێک دروست دەبێت لە هەولێر تاوانێک ئەنجامەدرێت و تاوانبارەکە بۆ هەڵاتن لە یاسا پەنا بۆ سلێمانی دەبات و پێچەوانەکەشی هەرڕاستە. ڕەنگە هەرێمی کوردستان لە دەگمەنترین ئەو ناوچانەی جیان بێت کە تیایدا بۆ هەموو ڕووداوێک ئەگەر گەورە بێت یان بچووک
کاتێک ڕوودەدات لیژنەیەکی بۆ دروست دەکرێت بەڵام ئەو لیژنانە یەک ئەنجامی هاوبەشیان هەبووە ئەویش نەگەیشتنە ئەنجام و ونکردنی ڕووداوە ڕاستەقینەکە بووە لە ماوەی مانگی ڕابردوودا دوو ڕووداوی ئەمنی لە سلێمانی ڕوویاندا کە هاوکات بوون لەگەڵ ئاڵ و گۆڕ لە پۆستی بەڕێوەبەری ئاسایشی پارێزگای سلێمانی لەلایەک شەڕ و ئاڵۆزی لە نێوان ژمارەیەک کارمەندی ئاسایشی بازگەی تاسڵوجە و ژمارەیەک پێشمەرگەدا ڕوویدا بەو هێوە 12 کەس بریندار بوون و کەسێک گیانی لەدەستدا و لەلایەکی ترەوە کوڕی بەرپرسێک تەقەی لە بەرپرسێکی ئەمنی کرد لە پاش ئەو ڕووداوانە لەسەر ئاستی باڵا لیژنە پێکێنرا بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوەکان بەڵام تا ئێستا ئاشکرا نەبووە کێ تاوانباری ئەو ڕووداوە نەبووە و ئەوانەی ئەو کاریان ئەنجامدا بە چ سزایەک گەیشتون هێرشکردنە سەر غالب محەممەد با کەمتر لە یەک مانگ لە دوای شەڕەکەی بازگەی تاسڵوجە دێت بکەری ڕووداوەکە هەم خۆی ناسراوەتەوە ئەم لایەنداری بۆ پارتی دیموکراتی کوردستانیش ئاشکرا بووە ئەوەی ئاشکرا نەبوو ئەوەیە هێرشکردنە سەر غالب محەممەد دەبێتە سەرەتای ناکۆکیەکی نوێ لە نێوی کێتی و پارتی لە کاتێکدا لە ڕابردوودا هەولێر و سلێمانی بۆ ئاڵوگۆڕی تاوانباران هەماهەنگیەکی بەرچاو لە نێوانیاندا هەبووە